بسم الله الرحمن الرحيم إنا أنزلناه في ليلة القدر وما أدراك ما ليلة القدر ليلة القدر خير من 1000 شهر. سڵاوی خۆی گەورەتان لێبێت بینەرە بەڕێز و خۆشەویستەکانی بەرنامەی دین و دنیا. خۆشحاڵین لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەکەتان بە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست ئەگەینەوە. لە کۆتایی دەیەی دووهەمی مانگی پیرۆزی ڕەمەزان داین و بەرە و دەیەی سێهەم و کۆتاییەچین کە تێیاندا زۆر گرنگی دەدرێت بە شەوی لەیلەت القەدر. وەک لە ئاەتە پیرۆزەکە لە سەرەتاوە خوێنمانەوە دیارە گرنگیەک و باڵاییەکی زۆری هەیە. ئێمە کۆمەڵێک پرسیار ئەوروژێنین بۆ ئەوەی لە بەها و قیمەت و گەورەی و شکۆی ئەم شەوە بەرز و پیرۆزە بگەین، بزانین کامەیە و لەکوێیە و چۆن دەتوانین بە گەورەی ڕا ئەم شەوە پیرۆزە بگەین. لە خزمەت بەڕێز و خۆشەویست مامۆستا ئەحمەدی شافعی ئەندامی ئەنجومەنی باڵای فتووە لە هەرێمی کوردستان دەبین بەوەی وەڵامی پرسیارەکانمان بداتەوە. سەرەتای بەرنامە بە ناوی خۆم و ئێوە شەوە بە خێراتنی گەرمی بەڕێزانێکی. سپاستان دەکەم. خێر بێن مامۆستای بەڕێز. لە خوای گەورە بۆ دەخوازم. مامۆستای بەڕێز، لەیلەت القەدر چییە؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلقه محمد وآله أجمعين. داواکارم لە خوای پەروەردگار جل جلاله لەبەر خاتری ناو پیرۆزەکانی حق ئەسمائه الحسنى وصفاته العلا لە ڕیزی ئەوانەیە هەژمارمان کە لەم مانگی ڕەمەزانەیە قەڵەمی لێبوردن بەسەر گوناه و هەڵە و تاوانەکانمانە بێنێ یا ڕەب العالەمین. ئامین. داوای دەیەکەین لەبەر خاتری ناو پیرۆزەکانی ئەم بەڵاو ناڕەحەتی و پەتایە کە جیهانی گرتۆتەوە و پریشکێکیشی هاتوۆتە کوردستانی ئێمە، ئەم ڤایرۆسە داواکارین لە خوای پەروەردگار بە سۆز و بەزەیی و مهری خۆی تێیپەڕێنێ بەسەرمانە بە سیحەت و سەلامەتی و عافیەت خاک و خەڵک و وڵات و نیشتمانمانی لێ قوتار و ڕزگار بکە ئینشاءالله و بیگێڕێتەوە بۆ خەزیێنەی خۆی. ئامین. دیارە وەکو جەنابەت فەرمووت کە شەوی قەدر چییە؟ دیارە خۆی مانگی ڕەمەزان بە شەوەکانی قەدریشەوە بەڕاستی مانگی گەشەکردنی ڕۆحە. بەڵێ. مانگی سەفەرە بەرەو مەملەکەتی عالەمی مەلەکوتی و بەرەو دەمەزەتکردنەوەی ئیمان و باوەڕی ئینسان. مانگی زیاتر بە خۆدا چوونەوەیە، مانگی قورئانە، مانگی زیاتر نزیک بوونەوەیە لە خودای پەروەردگار. بۆیە شەوی قەدر بریتیە لەو شەوە پیرۆزەی کە قورئانی پیرۆز ئەم قورئانەی کە پەیام و کەتەلۆکی ژیانی مرۆڤەکانە لەو ڕۆژەوە کە خوای تەعالا ناردوویەتی لە ڕێگەی حەزرەتی جوبرەئیلەوە سەلامی خوای لەسەر بێ بۆ سەر کۆتا پێشەوا و کۆتا پەیامبەرمان حەزرەتی محەممەد صلی الله عليه وسلم ئەم قورئانە، ئەم پەیامە، ئەم دەستوری ژیانە خوای پەروەردگار جەلە جەلاله بە شێوەیەکی گشتی لە لەوح المەحفوظەوە دای بەزاندووە بۆ ئاسمانی دنیا بۆ شوێنێک کە پێی ئەوترێ بەیت العیزە. دوایی لەوێوە لە ماوەی 23 ساڵی پێغەمبەریا صلی الله پێغەمبەرایەتیا صلی الله عليه وسلم خوای تەعالا و لە ڕێگەی پێغەمبەرەوە صلی الله وسلم ئەم قورئانە دابەزیوە بۆ سەر مرۆڤایەتی کەوابوو شەوی قەدر بریتیە ئالەو شەوە پیرۆزەی کە لە کۆتاشەوەکانی مانگی ڕەمەزانایە و هەروەها پەیامی خوا ئەم قورئانە بەو شێوە لەو شەوە پیرۆزەدا هاتوۆتە خوارەوە.
دەتوانین بە دیاریکراوی بزانین یا بڵێین کام شەوەیە لە مانگی پیرۆزی ڕەمەزان یان لەم دەشەوەی کۆتاییە؟ بەڵێ زانایان دەربارەی دیاریکردنی شەوی قەدر تا ئێستا یەکدەنگ نەبوون لەسەری. هەندێک فەرمویانە 21، هەندێک فەرمویانە 23، هەندێک فەرمیانە 25، هەندێک فەرمیانە 27. هەرچەند حەدیث هەیە لەسەر زیاتر کە وەکو لە حەدیثێکە پێغەمبەر صلی الله عليه وسلم زیاتر ئاماژەی بە شەوی 27 کردووە، بەڵام بە شێوەیەکی گشتی خوای تەعالا لە قورئانی پیرۆزە دیاری نەکردووە بۆ ئەوەی مسلمانان زیاتر هەر دەشەوەکە بە خواپەرستی بە عیبادەت زیندوو کاتەوە و پێغەمبەری خۆشەویستیشمان صلی الله عليه وسلم خۆی بە تەنها شەوێکی دیاری نەکردووە و هەر دەشەوەکەی بە خواپەرستی و بە عیبادەت و بە خوێندنی قورئان خۆی و خانەوادە و ماڵ و مناڵی هەستاندووە و شەوەکەیان زیندوو کردوتەوە. زۆر باشە جەنابی مامۆستا، ئەکرێ ئەم شەوە چۆن گەورەی مەسەرەن بپارێزرێت، چۆن بۆ ئەو تایبەتمەندیانەی کە لە خۆی دەگرێت؟ مەسەلەن چین؟ ئایا بۆ خۆی شەوەکە جیاوازە یان ئەبێ بەندەکان جیاواز کۆشی تیا بکەن؟ خۆی لە حەقیقەتدا ئەم شەوەکە زیاتر خوای تەعالا ناوی بردووە بە شەوی قەدر. بەڵێ دیارە قەدر لە زبانی عەرەبیە دوو معنای هەیە. بەڵێ قەدر بە معنا تەعظیم، بە معنا بە گەورەگرتن هاتووە. وما قدر الله حق قدره. بۆچی ئەم شەوە تەعظیمی، ئەم شەوە گەورەی ئەم شەوە لە چیایە؟ بەڵێ یەکەم وەکو ئاماژەمان پێکرد قورئان لەم شەوەیە لە لەوح المەحفوظەوە هاتۆتە ئاسمانی دنیا. ئەمێ خاڵێکی دووەم هەر بە دەقی قورئانی پیرۆز وەکو لە سوورەتی قەدرا خۆی فەرمووی تەنەزەل المەلائیکە، لەم شەوەدا فریشتەکانی خوا و یەکێ لە گەورە فریشتەکانش حەزەتی جوبرائیل لەم شەوەیە دادەبەزن و دێنە خوارەوە. یەکێکی تر لە قەدر و گەورەی ئەم شەوە ئەوەیە کە خوای پەروەردگار جەلە جەلالوه لەم شەوەدا بەرەکات و ڕەحەمات و لێخۆشبوونی خۆی ئەڕژێنێ بەسەر بەندەکانیە. یا بە مانایەکی تر ئەو کەسەی کە ئەم شەوە زیندوو دەکاتەوە دەبێتە خاوەنی قەدر و ڕێز لای خوای پەروەردگار. هەندێکی تر لە مفەسسیرین بە تایبەتی تەفسیری قورتوبی ئاماژەی بەوە کردووە کە قەدر بە معنا قەدەریش هاتووە، وەکو ئەفەرمێ إنا أنزلناه في ليلة مباركة إنا كنا منذرين فيها يفرق كل أمر حكيم. أما بوچوني قرطبي رحمتي خواي لبي كأفرمي زۆربەی ئەو شتانەی کە لە ساڵا بێ خوای تەعالا لەو ساڵەیە بڕیاری ئەدا. بۆیە ئالێرەوە ئەم بەیانیە چاوێکم بە تەفسیری دکتۆر محەممەد ڕاتب نابلوسیا گێڕا قسەیەکی جوانی کردبوو لەسەر شەوی قەدر کە دەفەرمێ بەڕاستی شەوی قەدر یعنی شەوی ناسینی خوا. ئەبێ ئەو بەندانە کاتێک کە ئەیانەوێ شەوی قەدر زیندوو کەنەوە بیر لەوە نەکەنەوە کە مەسەلەن چۆن شەوەکە ئەبەنە سەر، ئەبێ بیر لەوە کەنەوە چۆن هەنگاوێک زیاتر بەرەو ئەو عالەمی مەلەکوتیە بەرەو نزیک بوونەوە لە خوای گەورە دەڕۆن. حتى بۆیە فەرمێ ئینا ئەنزەلناه فی لەیلەة مبارەکەة، بە شەو ناوی بردووە، نافەرمێ فی نەهاری القەدر، بە ڕۆژ ناوی نەبردووە، چونکە زیاتر شەوان خەڵوەتگەی پەرستشە عیبادەتە. خەڵوەتگەی ئەوەیە کە ئینسان زیاتر وەکو بڵێ دڵی لەم جیهانە مادیە بپچڕێنێ، زیاتر پەیوەندی کا بەو عالەمە مەلەکوتیەوانێ. چونکە بەڕاستی ئەو حاڵەتە ڕۆحیە، ئەو حاڵەتە ئیمانیە کە پێویستە بەندە
لە نێوان خۆی و لە نێوان پەروەرێنەرەکەیە لە نێوان پەروەردگارە دروستیکە ئەمە ئیشی زۆری دەوێت. بۆیە ئینسان کاتێکە گەیشتە ئەوە یعنی گەیشتە معریفەت الله ئیتر ئەو کاتە چێش لە خواناسیەکەیە بات. شتێکی جوانی فەرمی ئەزانی بۆچی ئینسانی وا هەیە سەیرەکەی نوێژەکە ڕۆژووە گرێت شەو نوێژیش دەکات بەڵام لەگەڵ ئەوەیە هەڵە ئەکا گوناه ئەکا سەرپێچی ئەکا حرام دەخوا. ئیشتا پێم ئەلفرە لەو ناسینی خوددایە نەگەیشتوتە معریفەت الله تەواو، چونکی ئینسان کە گەیشتە معریفەت الله گەیشتە ناسینی خوا بە تەواوی بناسێت ئیتر ئەو کاتە هەموو شتەکانی بۆ خوددا دەبن. بەچی ئەگاتە و معریفەت اللهە؟ دیارە ئەمیشە ئەم معریفەت الله پێم وایە ئیشی زۆری دەوێت. ئیشی زۆری ئەوێ کە ئەبێ مرۆڤەکان بە تەواوی خۆیان داڕنن لەو جیهانە مادیە و زیاتر دڵیان پەیوەندکەن بە پەروەردگاری خۆیەوە. ئەویش بەوە ئەبێ کە ئینسان جار یعنی بینی خۆی و خوا پەیوەندیەکی هەبێ عەلاقەیەکی هەبێ کە کەس ئاگای لێ نەبێ لەو پەیوەندیە زیاتر دڵی پەیوەند کا بەو عالەمە مەلەکوتیەوە زیاتر نەوازش و پاڕانەوەکانی بەرەو پەروەردگار بەرز کاتەوە و بە تایبەتیش وەکو شێخ جونەیدی بەغدادی ڕەحمەتی خوای لێبێ کاتێکە وەفاتی کرد یەکێ لە شاگردەکانی لە خەوا بینی لە خەوا ئەیزانی کە وەفاتی کردووە فەرمووی جەنابی شێخ جونەید تۆ کە وەفاتت کرد لە ژیانی دنیاە کۆمەڵشتی جوان و باشت هەبوو حەزەکەم بۆ ئەوەی من سوودمەند بم لێی ئەو شتانەی کە زیاتر لە هەمویان لە قەبرەکەیان لێی سوودمەند بووی چییە؟ فەرمووی هەموو ئەو شتانەی کە ئەفەرمی بەشێکیان ڕۆیشتن چینکی بەشێکیان زیاتر بۆ بەرچاوی خەڵک بوون ئەوەی کە زیاتر من ئیستیفادەم لێ کرد ڕوکەیعات سەغیڕات فی جەوفی اللەیل ئەو چەند ڕکعاتەی کە شەو هەڵەستام کە خەڵکی لە خەوا بوو کەس ئاگای لێ نەبوو بینی خۆم و خوا بوو جاری واهەیە مناڵەکانیشم ئاگایان لێ نەبوو لە هەمووی زیاتر لە قەبرەکەی بۆ ڕۆشن کردمەوانی. بۆیە ئەو حاڵەتە پێویستە کە ئێمە جاری واهەیە ئێمە بەڕاستی وەکو پێویست سوود لە شەوانی قەدر ناگرین زیاتر مەشغوڵ ئەبین بە کۆبوونەوەیەکی گەورە لە مزگەوتە مەشغوڵ ئەبین بە کۆمەڵێ شت کە زیاتر بینی خۆمان و خوا دانیشین و لەگەڵ خوای خۆمانە قسە و گفت و گۆ بکەین و ڕاز و نیازی خۆمان بەرزکەینەوە بۆ لای خوا و کۆمەڵێ قسە ئینسان کە لە بینی دوو خۆشەویستە کاتێک کە دوو خۆشەویست دەگەن یعنی بەمە ئەبێ ئەم معریفەت الله کە ئینسان ببێتە عاشق یعنی بەڕاستی ئەبێ ئەو عشقە خوایی بۆ دروست بێ. جاری واهەیە ئێمە کەمتر ئەو عشقە خوایی ئابە و شێوە بینی خۆمان و خوا دانیشین و ئەو ڕازانە لە بینی خۆمان و خوادا بکەین ئەوە زیاتر کەمتر پێمایە لەو شتانە سوود وەرەگرین وەیە وەکو پێویست جاری واهەیە ئەو معریفەت اللهە وەکو پێویست دروست نابێت. جەنابی مامۆستا هەندێک بیرۆڕایان وایە کە شەوی قەدر شەوێک نییە چاوەڕانی لێ بکرێت کە تێیدا شتێک ڕوو بدە بەڵکو ئەوەیە کە لە ناخدا هەبێ ڕووداوێک دروست بکەیت. ئەمە ئەم تێگەیشتنە چۆنە ئەگەر مەسەلەن بۆ بینەرانی بەڕێزی ڕوون بکەینەوە بۆ ئەوەی ئەوان چاوەڕێ نەبن فڵان نیشانەوە فیسارە مەسەلەن سیفەت و ئەوە یعنی چاوەڕوان بن شتێک ڕوو بدە بەڵکو ئەوە چیە کە پێویستە ڕوو بدە. پرسیارێکی منیش هەر هەمان ڕام هەیە لەسەر هەمان بۆ چوونم کە ئەمە شتێکی معجیزە ئاسانیە کە ئیتر تۆ ئەم شەوی قەدرە هەستایی ئیتر فڵان شتر یەکسەر بۆ جێبەجێ بووە. ئێمە ئەگەر بەو شێوەیەش بچین ئیستیفادە ناکەین یعنی جاری واهەیە ئەوە وەکو عەزم کردی معریفەت الله کە لەوەیە یعنی جاری واهەیە ئەو کەسە کە ئەچێ شەوی قەدر زیندوو ئەکاتەوە نابێ بۆ ئەوە شەوی قەدر زیندوو کاتەوە خوا ماڵ و سامانێکی زۆری بەسەرا ببارێنێ هەرچەند ئەو دوعاش خۆ دوعایەکی ڕەوایە بیکە بۆ ئەوە بچێ خوا کوڕی پێ نەداوە کوڕی پێ ببەخشی یا مناڵی پێ ببەخشێت
ئێمە شەوی قەدر زیندوو دەکەینەوە بۆ ئەوەی زیندوی دەکەینەوە چەند لە خوددا نزیک ببینەوانێ چەند ڕازەکانی دڵمان لەگەڵ خوایە ئەمانجەکە ئەبێ ئەمە بێ ئەمە بێتانێ ڕازی ئێمە لەگەڵ خوایە چییە؟ خوا خۆی ئەزانێت چی چاکە بۆ ئێمە خوا خۆی ئەزانێت چی چاکە بۆ ئێمە بۆیە پێویستە ئێمە بەڕاستی کاتێک کە ئەمانەوێ شەوی قەدر زیندووکەینەوە ئەبێ بەو عەقیدە و بیر و باوەڕەوە بنین هەنگاو بنین کە ئەی پەروەردگارە ئەوە من بەرەو ڕووی تۆ هاتم و من بەندەیەکم یعنی بەو ئاوا بڕۆین ئەی پەروەردگارە ئەگەر من دەزانم کە بەڕاستی کردارەکانی من گفتارەکانی من لەوانەیە شیاوی ئەو عەفوە گەورەی تۆ نەبێ خۆ بەڵام لێبوردن و عەفوی تۆ لەوە گەورەترە شمولی گونەهبارێکی وەکو من نەکات ئەبێ ئێمە ئابە و نیازەوە بڕۆین کە بۆ ئەوە بڕۆین کە زیاتر هەنگاوێک بەرەو خوا بڕۆین بەرەو معریفەت الله بڕۆین بەرەو ناسینی خوا بڕۆین بەرەو ناسینی پێغەمبەرەکەمان بڕۆین بۆیە پێغەمبەر سەڵسەم هەمیشە ئەم دوعایە کرد ئەی فەرموو ئەی خوایە خۆشەویستی خۆت لە دڵما جێگیر بکە خۆشەویستی کردارێک لە دڵما بچێنە کە لە تۆ نزیکم کاتەوانی خۆشەویستی پێغەمبەرەکەت لە دڵی منە بچێنە بۆیە هەمیشە پێغەمبەر سەڵسەمەی فەرموو اللهم لا تكلني إلى نفسي طرفة عين فأعجز پەروەرێنەرەکەم ئەگەر یەک چاولێنانێک تۆ چاوت لە من کلاکەی من دەستە پاچا بم من پەک بکەوێت من دەستە ئەژنۆ دەبم بۆیە ئێمە جێی خۆیەتی لە زیندووکردنەوەی شەوانی قەدرمانە ئەبێ گۆڕانکاریەک بەسەر شەوەکانی قەدرمانە بەسەر دانیشتنەکانمانە بەسەر نزا و گفتەکانمان لەگەڵ پەروەردگارە لەگەڵ نزا و پاڕانەوەکانمان لەگەڵ پەروەردگارە جۆرێک گۆڕانکاری پێبێنین بۆ ئەوەی هەتاوەکو گۆڕانکاری لە خۆشمانە دروست بێت و زیاتر لەو شەوە پیرۆزە ئێمە سوودمەند ببین. جەنابی مامۆستا دەگەڕنەوە چەند خواناستێک لە خزمەت زانایشی ئاینیا ویسیان شەوی قەدر زیندوو کەنەوە لەگەڵیشیانە کوڕی زاناکەش هەر لەوێ بوو لە مەجلیسەکەیە بوو دیار بووە لە ئەنجامی دوور و درێژی شەوا خواناسەکان هەندێکیان خەوتون یان هەموویان خەوتون تەنها زاناکە و کوڕەکەی ماوەتەوە کوڕی زاناکە فەرمێ بە باوکی سەیری کە ئەم خواناسانە بۆ عیبادەت و پەرستش هاتوون کەچی هەموویان خەوتون باوکیشی وەڵامەداتەوە فەرمێ کوڕم خۆزگا تۆش بخەوتی تایە بەس باسی ئەوانت نەکردایە مەبەستمە بپرسم چۆن لەم شەوەیە هەڵس و کۆت بکەین چی بڵێین چی بکەین بۆی کە بەدەست بەتاڵی نەگەڕێینەوە لە حەقیقەتە فەرمایشتێکی زۆر جوانە وەکو پێغەمبەرمان صلی الله عليه وسلم لە حەدیثێکا کە حەدیثی صحیحە ئیمامی بوخاری و مسلم هەردووکیان ڕیوایەتیان کردووە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرموویەتی من قام ليلة القدر إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه ئەمە مژدەیەکی زۆر خۆشە کەسێک کە شەوی قەدر زیندوو کاتەوە شەوانی قەدر زیندوو کاتەوە بەڵام دوو مەرجی داناوە یەکەم ئیمانن بە باوەڕێکی زۆر بەهێزەوە بە ئیمانێکی پتەوەوە کە بریتیە لەو معریفەت اللهە بەو شەوی کە ئاماژەمان پێکرد دووهەم بە چاوەڕوانی ئەجر و پاداش لای خوا بۆ ئەوەی پاداشی دەستکەوێ بۆ ئەوەی ئەمە فەرمانێکی خوایە جێبەجێ بکە ئەفەرمێ ئەوە خوای گەورە لە هەڵە و لە گوناهەکانی خۆش دەبێت بۆ ئەوەی کە مرۆڤەکان لەو شەوەیە چی بکەن دیارە زانای گەورە ئیبن ڕەجەبی حەمبەلی کە زانایەکی گەورە بووە محەدیث بووە فەقیهێکی گەورە بووە ئەم زانا گەورە فەرموویەتی ئەو شتانەی کە ئینسان لە شەوانی قەدرە زیندوی کاتەوە
بریتە لە کۆمەڵێ شت. یەکەم شت فەرموویەتی التەفەکر، بریتە لە بیرکردنەوە. چاوێک ئینسان لە ماوەی ئەم ساڵەیە بە کردار و گفتارەکانی ساڵی پێشووی لە ڕەمەزانی پارەوە تا ئێستاکە چاوێک بۆ ڕابردووی خۆیان بگێڕێت. ئەگەر چاکی کردووە سوپاسی خوای لەسەرکە، خوا نەخواست ئەگەر هەڵەی کردووە تۆبەی لەسەر بکات و ئینجا ئیش لەسەر ئەوە بکە چۆن قەرەبووی ئەو زەمەنەی کە تێپەڕیوە و نەیتوانی وەکو پێویست ئەرکی خواپەرستی جێبەجێ بکە، چۆن قەرەبووی ئەوە بکاتەوە. ئەمە یەکێک لەو شتە گەورانە فەرمیەتی لە شەوانی قەدرا بریتێ لەو تەفەکر و بیرکردنەوە. یەکێکی تر لەوانە ئەفەرمێ الذکر والدعاء. ئێمە دوو جۆر زیکرمان هەیە. زیکرێکمان هەیە کە ئینسان بەدەمیا دێ ڕۆژی هەزار جار ئەڵێ ئەستەغفر الله، بەڵام هەر وشەکە بەدەمیا دێت. یعنی واتە ئەو ئەستەغفر اللهەیە ئەو دوعا کە ئەیکا تێکەڵاو ڕۆح و لاشەی نەبووە، تێکەڵاو خوێنی نەبووە. کاتێک کە ئەڵێ یا الله بە تەواوی شتەکە هەر شتێکی زارەکیە، تێکەڵاو ڕۆح و لاشەی نەبووە. بۆ یەکێکتر لەوانە بریتە لە ذکرکردن لەو شەوەیە ئەوەندەی کە بتوانێ. یەکێکتر لەوانە بریتە لە دوعا و لە پاڕانەوە، لە دوعا و لە پاڕانەوە. هەر وەکو خات و عائیشە دایکی مسلمانان ئەفەرمێ عەرزی پێغەمبەرم کرد، ئەی پێغەمبەری خۆشەویست صلی الله عليه وسلم، ئەگەر ئێمە گەشتینە شەوانی قەدر ما ئەقول فيها، لەو شەوانەدا من چی بڵێم؟ ئەفەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی قولی اللهم إنك عفو تحب العفو فاعف عني. پەروەرێنەرەکەم تۆ خۆت لێبوردەی، لێبوردنیشت پێ خۆشە، داوات لێ یەکەم لە من ببووریت. حتا سەیری ئەگەر وشەی دوعاکە بکەین کە پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم فێری دایکی ئیمانداران حەزەتی عائیشەی کردووە، نەیفەرموو بڵێ خوایە تۆ مە باسی لێخۆشبوونی نەکرد، فەرمی ئینەکە عەفوون تحب العەفو. ئەمە کە تۆ ئەڵێی ئەی پەروەردگارە فەعف عنی، ئەوە دوو مانای هەیە. مانایەکی بۆ دنیا ئەوەیە کە ئەی خوایە لە دنیادا بێجگەلەوەی کە قەڵەمی لێبوردەیی بەسەر هەڵەکانما ئەهێنی، عافیەتیشم پێ ببەخشیت. وەکو پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمی ئەم دوعای بکەن اللهم إني أسألك العفو والعافية في الدنيا والآخرة. گەورەترین نیعمەت کە خوای تەعالا بیبەخشێ بە ئینسان ئەوەیە کە خوای تەعالا هەم عافیەتی دنیای پێ ببەخشێ، هەم عافیەتی دوا ڕۆژی پێ ببەخشێ. بۆ یەکێک لە دوعاکان لەو دوعانەی کە لەم شەوانەیە سنەتە و فەرمودەی لەسەرە بریتە لەم دوعایە اللهم إنك عفو تحب العفو فاعف عني. یەکێکی تر لەوانە بریتە لە خوێندنی قورئان، لە خوێندنی قورئان. بەڵام خوێندنی قورئان بە تێگەیشتنەوە. سەحابەکانی پێغەمبەر ڕەزای خۆیان لێبێ کاتێکە قورئانیان دەخوێند یا فێری قورئان دەبوون، دە ئایەتیان وەرەگرت، ئەو دە ئایەتە فێری دەبوون لەبەریان دەکرد، هەوڵیان ئەدا عەمەل بەو دە ئایەتە بکەن، ئەو کاتە ئەچون بۆ دە ئایەتی تر. بۆیە بوون بەو پیاوە گەورە کە توانیان مەجرای ژیان بە تەواوی بگۆڕن و هەر یەکەیان لە هەر شوێنێکی ئەم سەرزەویا بوون بوونە پێشەنگ و هەم خزمەتیان بە خۆیان، هەم خزمەتیان بە خاک و بە خەڵک و بە دین و بە بانگەوازەکە. چەند گرنگیانەدا بە خوێندنەوەی ئەوەندەش بەتەنگەوە بوون کە بیکەن بەسەبت بیکەن. یعنی هەمیشە هەروە بوون، خواناسان هەمیشە هەروە بوون. پێشەوە عومەری کوڕی خەتاب ڕزای خوای لێبێ لە کاتێکا کە خۆی ویستی کۆی لە یەک ئازادکە، کۆی لە یەک ئازادکە، ماوەیەکی زۆر ئیشەکەی دواخست.
حتاوەکو خۆی هات کۆیلەیەکی کڕی و ئازادی کرد ئەو کاتە ئینجا ئیعلانی کرد فەرمی بۆی قسەکەم تەئسیری هەبێت ڕاست پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم ڕۆژێک کە ئافرەتەکە مناڵەکەی هێنایە خزمەتی نەخۆش بوو فەرمی بیهێنەرەوە دوو ڕۆژ دوای ئەوە هێنایەوە فەرمی با خورما نەخوا کوتی ئەی پێغەمبەری خوا ئەی بۆ هەر یەکەم جار نەتفەرموو فەرمی ئاخر من خۆم ئەو ڕۆژە و دەقە خورمام خوارد بۆیە ئێمە بەڕاستی ئەبێ قورئان ئابە و نۆعە بخوێنینەوە ئەم قورئانە کەتەلۆکی ژیانی ئێمەیە دەستوری ژیانی ئێمەیە لی تێبگەین بزانێکین ئەم قورئانە چیمان پێ ئەڵێ فەرمانمان چی پێ ئەکا ئەوێ بەرەوەی کوێ بمان بات هەروەهایەکی تر لەو شەوانە بریتیە لە نوێژکردن یا بڵێن شەو نوێش وەکو قسەکەی شێخ جونەیدی بەغدادیم گێڕایەوە بەڕاستی هەموو پیاوە گەورەکان ئومەتی ئیسلامی هەموو پیاوە گەورەکان بایەخێکی زۆریان بە شەو نوێش داوە حتا شەو نوێش لەسەر خودی شخصی پێغەمبەر صلی الله علیه وسلم واجب و فەرز بووە ئەوەندە پەرستشی کردووە ئەفەرمێ ئەنشتەکەت قەدەماه الضر من وەڕەمی ژێری پێکانی بلۆقیان کردووە مامۆستای بەڕێز باسی نوێژت کردیانی هەندێک تەسمیە هەیە بۆ نوێژەکان ناویان لێ دەندێ ئەمە نوێژی تەڕاوی حاویترە سەڵات و تەسبیحات چییە إلى آخره مثلا ئەکرێ ئەم ناوانە مثلا ئێستا ئاماژیان پێ بدرێ کامانن کە لەم شەوە پیرۆزەیە یان هەر هەمویان لەژێر ناوی شەو نوێژە ئەنجام دەدرێن خۆی لە حەقیقەتدا زانایان زیاتر دوو بۆچوون هەیە لەم بارەوە بەڵێ بۆچوونێکیان ئەمەیە کە تۆ نوێژی عیشاکەیت بڵێ دوو ڕکعات سونەتی ڕەواتی بەکەیت دوای ئەوە تەراوی حەکەیت بڵێ دوای ئەوە شەو نوێژەکەیت و دوای شەو نوێژەکە سونەتی وەترەکەیت بڵێ ئەمە زۆربەی زانایان لەسەر ئەمن هەندێکی لەسەر ئەوەیە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم بێجگە لەو 11 ڕکعاتە هیچ شتێکی تری نەکردووە بەڵام ڕای پەسەند ئەوەیە کە بێجگە لە تەراویح شەو نوێژ هەیە کە ئەم شەو نوێژە دیارە بە وەترەکەوە 11 ڕکعاتە و سەلات و تەسبیحیش یەکێکە لەو نوێژانە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئامۆژگاری عەبدوڵای کوڕی عەباسی کردووە فەرموویەتی ئەگەر توانیت هەموو شەوێ بیکە نەتوانی هەموو هەفتەیەک نەتوانی مانگی جارێک نەتوانی ساڵی جارێک نەتوانی لە هەموو تەمەن تا جارێک بیکە کە بریتیە لەو سەلات و تەسبیحە کە 4 ڕکعاتە 2 ڕکعات سڵاو ئەدەیتەوە و ئەو دعای سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر لە کاتی فاتحایە 15 جارێ خوێنی لە شوێنەکانی ترە 10 جارێ خوێنی واتە لە هەموو ڕکعاتێکە دەکاتە 75 جار لە هەر 4 ڕکعاتەکەیە دەکاتە 300 جار ئەم نوێژەش ئەنجام دراوە دەربارەی ئەم نوێژی سەلاتی تەسبیحە دیارە پلەی حەدیسەکە نەگەشتوتە پلەی حەدیسی صحیح پلەکە یا پلەیەکی حەسەنە یا پلەیەکی ضعیفە یعنی واتە حەدیسەکە نەگەشتوتە حەدیسێکی صحیح و قسمێکی زۆر و یەکێک لەوانە ئەلبانی فەرمیەتی حەدیسەکە پلەی حەسەنی هەیە واتە دەرەجەیەک لە خوار پلەی حەدیسی صحیحەوەیە زۆر باش باکەمێ تەرکیز بکەینە سەر دوعا چونکە خەڵک مسلمانان زۆر پێویستیان بەوەیە کە داوا لەخوا بکەن و خۆی گەورەش وەڵامیان باتەوە هەم سلوبی دوعاکردن لەم شەوە پیرۆزەیە هەم ئەو دوعا و نزایانەی کە پێویستە بکرێن یعنی ئەکرێ هەندێک ڕێنماییمان بدەنێ وەکو لە فەرمودەیە هاتووە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمیەتی الدعاء مخ العبادة دوعا ناو کرۆکی عیبادەتە دوعا بریتیە لەوەی کە ئەم بەندەیە ئەبێ بە کەماڵی بۆچوونی خۆیەوە ئیزهاری زەلیلی و نەوازش و بەندایەتی خۆی بۆ پەروەردگار بکات ئەبێ بگاتە حاڵەتێک هەموو شتێکی لەبیر بچێتەوە خۆی ئەوەندە بچووک ببێتەوە لای پەروەردگار بێجگە لە پەروەردگار هیچ شتێکی لەبیر نەمێنێت من بەبیرم دێ جاری یەکەم کە چوومە حەج
پێم وایە لە هەموو جارەکان زیاتر ئیسفادەم لێ کرد ئەو جاری یەکەمە. بۆچی؟ هەستم کرد یەکەم کە کەعبەم بینی کە من ئەمە 40-50 ساڵە ئەو ڕووگەی کە بەردەوام 5 فەرزە لە نوێژەکانمان ڕوویتی یەکەم ئەوە ئێستاکەوا بە چاوی خۆموا لە خزمەتی وەستاوە. دوو حاڵەتێکم بۆ دروست بوو نەخۆشم ئەزانم ئەو حاڵەتە چۆن دروست بوو و چۆن ئەو حاڵەتە دووبارە ئەبێتەوە. پێم وابوو بۆ 3 ڕۆژیش من ئەوەی پێی بڵێن حتا خێزان و کوڕومناڵەکەی خۆشم لەبیر نەبوو. سبحان الله. بەڵێ تاقە یەک شتم لەبیر بوو ئەویش ئەوە بوو ئەمیز بچم لە پاڵ کەعبەیە گۆشەیەکم دەستکەوێت و لەخوا بپاڕێمەوانێ لەخوا بپاڕێمەوانێ بزانێکم چ دوعایە بکەم چ وشەیەک بڵێم کە خوای تەعالا ببێتە هۆی ئەوەی خوای تەعالا قەڵەمی لێبوردەیی بەسەر گوناهەکانمان بێنێ. یعنی ئەوەندە حاڵەتەکە حاڵەتێکی ڕۆحی ئیمانی بوو، یعنی نەبیری ماڵت هەبوو، نەبیری ئەولادت هەبوو، نەبیری خێزانت هەبوو، بیری حتا بیری خۆ ئەگەر 3 ڕۆژەکە من نانم نەخواردایە مەگەر وەکو عادەت ئینا نەهەستم بە برسیەتی، نەهەستم بە تینویەتی، هەستم بە هیچ شتێک نەئەکەوایمانە دنیا لە بیرەکەی دنیا لەو عالەمم دەبسڕی ڕەب دەبی بەو عالەمە ڕۆحی و عالەمە مەلەکوتیەوانێ کە ئەدەوێ وشەیەک بڵێ ئەڵێ بەخوا لەوانەیە خوای تەعالا بەهۆی ئەم وشەوانێ قەڵەمی لێبوردەیی بەسەر گوناهەکانی منابێنێ. بۆیە لە دوعایە بەڕاستی ئەبێ ئینسان بگاتە ئەو حاڵەتە. بۆیە یەکێک لە خواناسان ئەفەرمێ من تەوبە ئەکەم لەو ئیستیغفارەی کە ئەیکەم چینکی جاری وهەیە هەر وشەکە لە دەمم دەرەچێت و لە ناو ناخما هین نەبووە. بۆیە ئەو حاڵەتی دوعا زۆر گرنگە و لە خوای گەورە لە قورئانە خۆی بایەخی بەوە داوە کە داوای کردووە لە عەبدەکانی دوعای بۆ بکەن و پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم ئێمە زۆر جار دوعا ئەکەین بۆ ئەوەی کە خوا یەکسەر شتەکەمان بۆ جێبەجێکە. بۆیە لە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمیەتی کاتێک کە ئینسان دوعا ئەکا ئەبێ بزانە خوای تەعالایەکی لەم 3 شتەی بۆ ئەکا، یا خودی داواکەی بۆ جێبەجێ ئەکات، یا بە ئەندازەی داواکەی خۆی هەستی پێ ناکات، خوا ناڕەحەتی و ناخۆشیەکانی لەسەر لا ئەبات، یا ئەگەر هیچ یەکێک لەم دوانەی بۆ نەکات بۆی هەڵەگرێ بۆ ڕۆژی دوایی بۆ قیامەت ئەبێتە هۆی هەڵوەرینی گوناهەکانی کە ئەڵێ بەهۆی ئەو دوعانەوە خوای تەعالا ئەم پلە خۆشی پێداوی. ئەڵێن ئەو عەبدە لەو کاتەیە ئەڵێ خۆزگە خوایە هەر داوایە کە من کردبێتم لە دنیاە لێت گیرا نەکردمایە بۆ دوا خسمایە بۆ ئێرە بۆی تووشی ئەم پلە گەورانە ببم. بۆیە بەڕاستی دوعایش یەکێکە لەو حاڵەتانەی کە ئینسان زۆر بە پەروەردگارەوە پەیوەند دەکات، بەڵام زیاتر ئەوەیە کە ئینسان دوعاکە لە بینی خۆی و خوا بێ، دەستنوێژی هەبێ، لە قیبلە بێت و ئینجا زۆر ئیلحاحش لە دوعا بکە. حتا ئەفەرمیەکێک لەوانەی کە دوعاتیایە قبوڵ نییە ئەوەیە کە ئینسانەکە پەلەی هەبێت. بۆیە پێغەمبەر صلی الله علیه و سلم لە فەرمودەیەکە فەرموویەتی ئەلحوا فی دعائکم، ئێوە زۆر داکۆکی کار بن لە دوعاکەیە. یعنی داکۆکی کارکەن خوای ئەبێ ئەم شتم بۆ بکەی خوایە، یعنی زۆر لە خوا بپارێرەوە، بەڵام بە کەماڵی ئیزهاری خوشوع و خضوع و تەزەللولەوانێ. من پێم وایە ئەگەر ئینسان ئابۆ حاڵەتە ئیمانیە ئابۆ حاڵەتە ڕۆحیەوانێ لە پەروەردگار بپارێتەوانێ، خوای گەورە پێم وایە بەدەمیەوە دێت و بەشێک لە ئیشەکانی بۆ جێبەجێ ئەکات. جەنابی مامۆستا هەست دەکەم ئەم بابەتانەی کە جەنابەت بەم شیرینیە و باسییانەکەی مەقام و شوێن، مەقام و مەکان زۆر گرنگ بن لە مەوزوعەیە. یعنی بۆی کە تۆ بتوانانی ئەم واقعە ڕۆحیە دروستکەی بۆ هەر ئاوا مەسەن بتوانی زۆر نزیک بینەوەکو ڕۆح لە خۆی خۆمان لە خۆی پەروەردگار. پێمان بڵێ مەسەن شوێنێکی دیاریکراو هەیە بتوانین ئێمە مەسەلەن باشترە لەوێ لەیلەتول قەدری تیادا ڕاگرین زیندووکەینەوە؟ من پێم وایە بەنسبەت دوعاکردنەوە ئینسان لە هەر جێگەیەکە لە هەر شوێنێکا بێت بە مەرجێک
مەرجەکانی دوعای تیابێ ئەو دوعا بەرەو بارگای حەق تەعالا بەرزە بێتەوە و ئەڕوات. بەڵێ هەرچەند کۆمەڵێ شوێن هەیە یەکێک لەوانە مزگەوت. ینی ئەفو مەبەستم کۆی هەموو لێلەتول قەدرە بە دوعاکانی بەڵێ خۆی پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێک کە شەوانی قەدری زیندوو کردوتەوە وەکو لە حەدیسەکەی شەهاتووە کە ئەفەرمێ خۆی هەڵ ئەستادە شەوی ئەخیر و ئەی قەضە ئەهلەه و ماڵ و مناڵیشی خەبەر دەکردەوانێ پێغەمبەر صلی الله عليه وسلم بەشێکی زۆری ئەو زیندووکردنەوەی شەوانی قەدری هەر لە ماڵا بووە لە ماڵا بووە. بۆیە بەڕاستی وەکو شوێن دیارە گەورەترین شوێن کە بریتە لە کەعبە کە یەک ڕکعات نوێش لەوێ خێری 100,000 نوێژی هەیە. یا مزگەوتی پێغەمبەر صلی الله عليه وسلم یەک نوێژ لەوێ خێری 1000 نوێژی هەیە. یا مزگەوتی قودس نوێژێک لەوێ خێری 500 نوێژی هەیە. دیارە حتمن دوعاش لەوێ خێری زیاترێکە و هەروەهایەکێک لەوانە مزگەوت لە کاتێکە ئینسان کە مەسەلەن نوێژێک عیبادەتێک پەرستشێک کە لە مزگەوتا ئەیکەی خێری 27 ئەوەندەی هەیە کە لە دەروەی مزگەوتا دەیکەیت. بەڵام زیاتر ئەم شتانەی کە سونەتن وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێتی ماڵەکانتان مەکەن بە قەبرستان یا وەجعلوا بیوتەکم قیبلە ماڵەکانتان بکەنە ڕووگە و شوێنی پەرستش. من پێم وایە ئینسان ڕاستە جارجارێک لە مزگەوت و جارجارێکیش لە ماڵەوە پێکەوە خانەوە دەهەستن پێکەوە ئەو شەوە زیندووکەنەوە ئەوەندەی کە توانیان. من هەمیشە ڕام وایە کە یعنی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێتی من قام لەیلة القەدر یعنی دیاری نەکردووە هەموو شەوەکە تا بەیانی. یعنی مهم ئەوەیە ئینسان ئەگەر توانی هەموو شەوەکە دانیشێ بەو شێوە لە خودای خۆی نزیک بێتەوە و خەریکی ناسینی خوددا بێ باشە. ئەگەر نەیتوانی خۆ ئەتوانێت جوزئێک لە شەوەکە بەشێک لە شەوەکە بەو خواپەرستیە جوانە زیندوو کاتەوانی. زۆر باشە. ئێمە باسی ئەو شتانەمان کرد کە پێویستە گرنگیان پێ بدەین و ئەنجامیان بدەین. هاوکات کۆمەڵێک شتیشان پێویستە لێیان دوورکەوینەوە لەم شەوەیە. ئەکرێ بزانین ئەو شتانە چین. بە تایبەتی لەم سەردەمەیە کە هەمیشە وتومانە مەسەلەن ئێمەی تێیە ئەژین کۆمەڵێک شت سەرقاڵی کردوین بە ڕۆژ بە شەو مەسەلەن. خۆی کاتێک ئینسان بەرەو خواپەرستی ئەڕوات بەرەو نوێش دەڕوات بەرەو هەر دوعایەک دەڕوات ئەبێ لە هەموو پەیوەندە زەمینی و ئەرزیەکان خۆی دابڕنجێت. بە تایبەتی ئەم تۆڕی ئەنتەرنێت و شتە وای کردووە کە جیهانی زۆر بەسەر بەخۆیەوە مەشغوڵ کردووە. ڕاست گەنجەکانی ئێمە ئەمڕۆ ئەتوانم بڵێم حتا بێجگە لەلایەنە دینیەکە حتا لە خزمەتکردن بە خاک و خەڵکی خۆیشیان دواکەوتون. وای کردووە کە لە خوێندنەوە و متاڵاکردن دواکەوتون، لە خوێندنی قورئان و ژیان لەگەڵ قورئاندا دواکەوتون. الحياة في ظلال القرآن نعمة لا يعرفها إلا من ذاقها. وەکو سەید ڕەحمەتی خوای لێبێ کە ئەفەرمێ ژیان لەژێر سایی قورئانە نیعمەتێکە ئینسان تانەی چەژێ لێی تێناگات. بەڕاستی ئەوەیە. مامۆستایە گێڕایەوە فەرمی جارێکیان دۆستێکی خۆشەویستم هەبوو زۆر خوێندەوار بوو، عەرەبیزانێکی زۆر چاک بوو، بەڵام زۆر بایەخی بەدین کەم بوو، بە سەحوە و بەدین کەم بوو ڕابوونی ئیسلامی. کوتی فڵانە کەس من ئەم فیزلالە زۆر دەخوێنمەوە، ڕستەیەکی نییە لی تێنەگەم وەکو عەرەبی، بەڵام لە ناو خنەکەی حاڵی نابم، لە ڕۆحەکەی حاڵی نابم. ئەویش کوتی من کوتم زۆر ڕاست دەکەی. کوتی چۆن ئاخر ڕاست دەکەم؟ کوتی من ئەزانم ئەو واقعی کە سەیدی تیاژیاوە تۆ تیایە نەژیاویت، لەبەرەوە تا لەو واقعیان نەژی لە ڕۆحی فیزلالیش حاڵی نابی. بۆیە فەرمووی نعمة الحياة في ظلال القرآن نعمة تبارك العمر، نعمة لا يعرفها إلا من ذاقها. ژیان لەژێر ئەو سایە قورئانە
بەڕاستی ئەبێتە هۆی ئەوەی کە تەمەنی ئینسان پیرۆز بکە. بۆیە من پێم وایە یەکێک لەو گرفتە گەورانە ئەمڕۆ مەشغوڵبوونی گەنجەکانمانە بە مۆبایلەکانیان و ئەچێ بۆ مزگەوت جاری وا هەیە لە شوێنێکە خەریکی مۆبایلەکەیەتی و خەریکی فەیسبووکە و خەریکی ڤایبەرە و لەگەڵ ئەما و خەریکی ئەم شتانەیە. ئەمە هەم لە کاری دنیایی دوایی دەخا بەڕاستی، هەم لە کارە ڕۆحی و معریفەت وڵاکەش دوایەخە. ئەمە یەکێکە لەو گرفتانە بەڕاستی. یەکێکتر لەو گرفتانە کە من بەڕاستی زۆر حەزەکەم ئیشی لەسەر بکەین ئەویش ئەوەیە جاری وا هەیە ئینسان بەخۆی بزانێ و نەزانێ مەسائلی غەیبەت نەخۆشیێکی زۆر خراپە. خۆت نازانی تێک. من هەمیشە وتومە ڤایرۆسێکە و چۆن ئەم ڤایرۆسی کۆڕۆنا ڤایرۆسێکە نایبینیت 500 جارش گەورەیەکی نایبینی. غەیبەتیش ڤایرۆسێکی ئاوایە. ئینسان کە هەستی پێ نەکا کاتێ هەستی پێ ئەکا سێرێکە هەموو لاشەی گرتووەتەوە، سێرەکە چارەسەر ناکرێت. بۆیە پێغەمبەر سەڵڵەهو عەلەیهی وسەلەم زۆر ئیشی لەسەر ئەوە کردووە. حتا یەکێک لە گەورەی شەوانی قەدر ئەوەیە کە ئەفەرمێ مەجموعەیەکە لەو شەوەیە یعنی وەکو بڵێ بێ بەهرە ئەبن لە گەورەی ئەو شەوی قەدرە مشاحن ئەو کەسەیە کە حەست کە پەیوەندی خۆشەویستی نێوان مسلمانان بپسڕێنێت. یعنی ئەبێ مسلمان هەمیشە ئەو شتانەی کە دەبێتە مایەی پەیوەندی خۆشەویستی نێوی مسلمانان ئەبێ ئەوە بەڕاستی جێبەجێکە. پێم وایە ئەمانە گرفتێکن، یا مەسەلەن لە مزگەوتە ئەڕۆن مەشغوڵە بن بە جۆرێ خواردن و گێڕانی کێک و خواردن ئەو شتانە دروست دەکەن. من پێم وایە ئەمانە شتێکی ڕۆتینین. ئەبێ ئێمە ئالە و شتانە خۆمان شەوانی تریش ئەکرێ شەوانی ئەکرێ لە ماڵی خۆتا بیخۆی، ئەکرێ لە ماڵی خۆتا بیخۆی. ئێستاکە بزانێکە خواردنە ڕۆحیەکە چیە؟ ئێستاکە ئەو خواردنی جەسەدیمان ئێوارە لە ماڵەوە خواردووە. بۆیە یەکێک لە خواناسان قسەیەکی زۆر جوانی کرد، قسەکەم نووسیوە لە باسی ڕەمەزانە. ئەفەرمێ شەممیڕوو فەئینە الضەیف عەجوول. ئەوە ڕوو ئەکاتە ئیمانداران. ئەفەرمێ ئەی ئیمانداران، ئەی مسلمان، کورە قۆڵی لێ هەڵماڵە، میوانەکەت کە ئەم مانگی ڕەمەزانەیە عەجوولە پەلەیەتی زووە ڕوات. ئەوە ئێستاکەوا بەرەو 16 و بەرەو 17 ڕۆین، وا بەرەو کۆتایی ڕەمەزان ئەچینە دەی ئەخیرەوە دەڕۆین. ئێستاکە اینجا یا حتا ضەیفەکە ئەگەر ڕەمەزانیش نەبێ هەی عومرەکەی خۆمان هەر ئەوە ئەزانەڵێ فلانە کەس مرد و ڕۆی. بۆیە شێخی سعدی جوانی فەرمووە خیری کن ئەی فلان غەنیمەت شماوەری عومر زەم بیشتەرکی بان ئاەت فلان نەمن. چاکەکەی فلان کەس عمری خۆت بە تاڵان بزانە، هەر ئەوە بزانە کە کوتیان ئەوە فلان کەس مرد و گەڵای تەمەنت هەڵوەری و بای خەزانی پاییز لێ یا و زەرب و کەوتە خوارەوە. بۆیە ئەبێ بەڕاستی ئێمە ئاوا بین. ئەم دنیا ڕاستە دنیا خۆشەویستە، بەڵام ئەبێت دنیا هەڵمان نەخەڵتێنێ وەکو مەحویەڵێ کە ئەم دنیا کە ئەڵێ پیری زاڵە بۆچی پیرە زاڵی پێ ڕەزا نابێ لە دەروێش و لە شا ئەم فاحیشە ئاخر ئەکا حاشا گەر ئەهلی غیرەتی بەر لەو لە خۆی و ئەهلی بێ حاشا ئەگەر تاجل لەسەر کاسەتی پێوە قوت ئەدا ئاخر مبارەک کەی دەبێ ئەو خەڵاتەی خەلعی لە دوابێ تۆ شتێ بکەی بە دیاری بۆ من و دوای نیو سەعات لێم بسێنیتەوە ئیتر بەهای چییە؟ بۆیە ئەفەرمێ ئێوە قۆڵی لێ هەڵماڵن، ئاگاتان لە خۆتان بێ چونکی میوانەکەتان پەلەیەتی ئەڕوا. بۆیە یەکێکتر لەوانە فەرمی ئیقڕەئوا مەصاحیفەکم، هەوڵ بدەن قورئانەکانتان بە زۆری کراوە بێ. قورئانەکان سوود لە خوێندنی قورئانەکانتان وەرگرن. و هەروەها فەرمووی ئیجبەڕوا تەقسیرەکم، ئەو کەم تەرخەمیەی کە بووتانە هەوڵ بدەن قەرەبووی بکەنەوانێ. جاری وا هەیە کە لەگەڵ کەسێکە هەڵەیەکەکەی ئەچی داوای ئیعتیزاری لێەکەی ئەڵی لێم ببوورە قەرەبووی ئەو هەڵەمە ئەکەمەوە بەرامبەر تۆ کردومە. ئێگەر ئینسان بەرامبەر پەروەردگاری خۆی ئەو هەڵانەی کە کردومانە ئەبێ بیر لەوە بکەین و چۆن ئێمە قەرەبووی ئەو هەڵانەمان بکەینەوە. بەڕاستی یا فەرمووی ئەطیل و سوجودەکم، زۆر لە سەجدەکانتانە بمێننەوە. پێغەمبەر صلی الله علیه و سەلەم فەرموویەتی یەکێک لەو کاتانە یا نزیکترین کاتێک کە بەندە لە پەروەردگارەوە نزیکە بریتێ لەو کاتەی کە سەری لە کوڕنووشایە. ئاخر کاتێک کە تۆ سەرت لە سەجدەیایە ئەمە لە ئەو پەڕی
زەلیلی و خشوع و خوضوعی ئایا لی ئالەو کاتەیە ئەگەر ئینسان ئەو دڵی پەیوەند کا بە عالەمی پەروەردگارەوە و ئالی هەیە دوعا و نزاکانی بکە وەیە فەرمی ئەطیل و سوجودەکم زۆر لە سەجدەکانتانە بمێننەوە و هەروەها فەرمووی زید و فی نەوافلیکم سنەتەکانتان هەوڵ بدەن لە ڕەمەزانە زیاتری کەنوەی لە غەیری ڕەمەزانە زیاتر شەو نوێژکە زیاتر سنەتەکان کە زیاتر عیبادەتکە و ئەلیحوا بدعواتکم و لە دوعاکانیشتانە زیاتر پێداگرن زۆر پێداگرن لە دوعاکانە واجعلوا ڕەمەضانە حیاتە لقلوبکم ڕەمەزان بکەنە هۆکاری ژیان و ژیانەوەی دڵەکانتان بەڕاستی ڕەمەزان بۆ خەوتن نییە ڕەمەزان بۆ بێتاقەتی نییە ڕەمەزان بۆ بێحەوسەڵەیی نییە ڕەمەزان بۆ ئەوە نییە تۆ لەبەرەوە نانە نەخوادۆ لەگەڵ ماڵ و مناڵەکە تا تووڕە بیت لەگەڵ خەڵکیات تووڕەبی وەڵامی خەڵکی نەیتەوە واجعلوا ڕەمەضان حیاتە هەم هۆی ژیان و ژیانەوەی دڵەکان بێ ئێمە کاتێک ڕەمەزان تەواوە بێ ئەبێ گۆڕانکاریەکمان بەسەرا هات بێ ئەگەر گۆڕانکاریمان بەسەرا نەهات بێ وەکو پێویست نەمانتوانێت سوود لە ڕەمەزان وەرگری وتەکانت زۆر شیرینن جەنابی مامۆستا خۆزگا کاتی زیاترمان لەبەردەست وایە بۆی لە خزمەت جەناب تابین و بیان بیستی بەرحاڵ جەنابتان پاراوی دڵەکانی ئێمە و هیواداران بینەرانیشتان کردبێ و بتوانین سوود لەوەی کەماوەتەوە لە ڕەمەزان و لەوەی کە لە بەردەممانایە لە شەوانی لەیلەتول القەدر ئینشاءڵڵا سوودیان لێ وەرگری بەڕێز مامۆستا ئەحمەدی شافعی ئەندامی ئەنجومەنی باڵای فتوای لە هەرێمی کوردستان ماندوومان کردی خۆی گەورە پاداش بێتەوە زۆر سپاس خۆی گەورە ئێوەش بپارێزێ و سەربەرز بن هەم لە دنیا هەم لە قیامەتە ئینشاءڵڵا بینەرە بەڕێز و خۆشەویستەکان هاتینە کۆتای یەڵقەیەم جارەی بەرنامەکەتان تا ئەڵقەیەکی تر خواتان لەگەڵ زۆر سپاس